لە سنووری پارێزگای کەرکووک وەرزی گەشەسەندنی گەنم دەستی پێکردووە و دەبێت جوتیاران پەین و دەرمانی گەنمەکانیان بکەن، بەڵام دابەشنەکردنی پارەی گەنمی وەرزی ڕابردوویان لەلایەن حکوومەتی عێراقەوە ماندووی کردوون و وەک خۆیان دەڵێن ڕەنگە نەتوانن لەمە زیاتر بەرگە بگرن. جوتیارەکان لە دۆخێکی دارایی و قەیرانێک دابم زۆر سەختە و ئەگەر وا بڕوا یعنی کەرتی کوشتتوکار بەڕاستی کۆتایی پێدێ و ئەم کەرتە یعنی حکومت بە ئەنقەست ئاوای لێ کردووە. 25 سوابت والحد الآن ماكو. من لە 25ەوە گەرمەم ڕادەست کردووە تا ئێستا پارەکەیم وەرنەگرتووە. دوو بڕە پارەیان دابەش کرد، بەڵام هی ئەوانە بوو کە 25 تەن یان 50 تەن گەنمیان ڕادەست کردووە. من پارەی 100 تۆن گەنمم لەلایەنە. ئێستا ئەبێت پێین و دەرمان و گاز هەمووی بە قەرز بکڕم. ئەگەر پارەکە ژوەر بگڕم دەبێت هەمووی بدەمەوە بە قەرزە. دواکەوتنی پارەی گەنمی جوتیاران زیانی بەو کەسانەش گەیاندووە کە مامەڵەیان لەگەڵ جوتیارانە و تێنووسەکانیان پڕبووە لە قەرز و دەنگی خۆیان خستووەتە پاڵ دەنگی جوتیاران. کاریگەری کردووەتە سەرمان چونکە جوتیار پارەی پێ نییە پەین و دەرمان بکرێت و هەمووی بە قەرز دەبن. ئێمەش قەرزاری کۆمپانیاکانین و جوتیاریش داوای پەین و دەرمان دەکات و دەڵێن کەی پارەمان وەرگرت دەتاندەینەوە. ئێمەش ناتوانین چونکە خۆشمان قەرزاری کۆمپانیاکانی. شایستەدارایەکانی جوتیاران لای وەزارەتی بازرگانی عێراقە. سڕە ڕایفشار و بانگەوازە بەردەوامەکانی جوتیاران حکوومەتی عێراق بە بیانووی نەبوونی پارە تا ئێستا نیوەی پارەی بەرهەمەکانی ساڵی ڕابردووی دابەش نەکردووە. لقی کەرکووکی کۆمپانیای گشتی بازرگانی دانەوێڵە بەهۆی نەبوونی مۆڵەتەوە ئامادە نین هیچ ڕوونکردنەوەیەک لەبارەی وادەی دابەشکردنی شایستەدارایەکانی جوتیارانەوە بکەن. بە پێی زانیاریەکانی ڤار پارساڵ لە سنووری پارێزگای کەرکووک کۆی گشتی پارەی جوتیاران 413 ملیار دینار بووە. لەو بڕە پارێش تەنها تاوەکو ئێستا 230 ملیار دینار دابەشکراوە. وریا کاکەی ڤار میدیا کەرکووک.